خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بۆ زیاتر لە یەک مانگە ژمارەیە سزای تر سەپێنراونەتە سەر کۆماری ئیسلامی ئێران و بە قورسترین سزاش ناودێر دەکرێت لە مێژووی ئێراندا. ئەم سزایانە پیشەسازی نوتی ئێرانی کردووە بە ئامانج واتە سەرچاوە سەرەکیەکەی داهات لەو وڵاتەدا. ئامانجی ئێمە کەمکردنەوەیەکی زۆری داهاتی ڕژێمی ئێرانە کە بۆ جموجوڵی تونوتیژی و پشێوی بەکاری دێنێت لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بێگومانیش لە تەواوی جیهاندا. سزاکان هەرتەنها بۆ سەر ڕژێمی ئێران نییە، چونکە واشنگتن سزای ئەوانەش دەدا کە سەر و سەودای بازرگانی لەگەڵ تاراندا دەکەن. بەڵام ئەمریکا 8 وڵاتی بەخشیوە لە سەرجەم ئەو 12 وڵاتەی بە کڕیاری سەرەکی نەوتی ئێران دادەنرێن یان با بڵێین مەرجیان لەسەر دانراوە بۆ بازرگانیکردنی نەوت لەگەڵ ئێراندا. هەریەکێک لەو وڵاتانە بە شێوەیەکی بەرچاو کڕینی سوتەمەنیان لە ئێران کەم کردوێتەوە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا. ئەم سزایانە دواترین سزان ئەمریکا بیسەپێنێتە سەر ئێران دوای کشانەوە تاکلایەنەکەی لە ڕێکەوتنە ناوچیەکە و پێش دەچێت کاریگەریەکی نەرێنی کردبێتە سەر داهات لە ئێراندا. دەزانین کەتەگەرە دەخاتە بەردەم جموجۆڵەکانی ئێرانەوە لە سەدا 8 داهاتی ئێران لە هەناردەکردنی نەوتەوەیە. لە ئێستادا ڕێگەمان لە 1 ملیۆن بەرمیل هەناردەکردنی نەوتی ئێران گرتووە کە دەکاتە بایی 2 ملیارد دۆلار لە داهاتەکەی. ئەمە ئەو ڕژەمەیە کە لە ساڵی 2013ەوە 16 ملیارد دۆلاری لە عێراق و سووریا و یەمەندا خەرج کردووە بۆ پشتیوانی میلیشیاکان و بڵاوکردنەوەی موشک. ئێران مای مەترسیە بۆ سەر ئاشتی و ئاسایش لەبەر ئەوە سزاکانمان ڕاستن و قورسترین سزاشن لە مێژوودا بەسەر ئێراندا سەپێنرابن و ئەم هەنگاوەشمان وەک بەرزترین ئاستی فشاری ئابووریە بۆ گۆڕینی ڕەفتارەکانی ڕژێمی ئێران. لەگەڵم سزا قورسانەشدا هێشتا ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی چی لە توانا و لە دەستیش بێ دەیکات تا چەندێ بکرێ فشارەکان لەسەر ئێران قورستر بکات و ئاماژەش بەوە دەکرێت بەخشینی ئەو 8 وڵاتە کاریگەری ناکاتە سەر قورسایی فشارەکانی سەر ئێران. پێم وایە دەمێکە دەڵێن سفر پێویستە مانای سفر بێت. هەندێک وڵاتەن لە 3 یان 4 ساڵی ڕابردوودا نەوتیان لە ئێران کڕیوە. بڕێک کاتیان دەوێت تا ڕێژەی کڕینی نەوتی ئێران بکەنە سفر. بەڵام ئەم دەرفەتدانە بە هیچ شێوەیە هەمیشەیی نییە. هەرچیەکمان لە توانادا بێت دەیکەین بۆ فشار خستنە سەر ئێران تا ئەو کاتەی بۆری نەوتەکەیان وشک دەکات و هەموو شتێکیش دەکەین. بژاری ڕژێمی ئێران و مەلاکانیش لە تاران ئەوەیە یان بە شێوەیەکی بەرچاو ڕەفتاری خۆیان دەگۆڕن یان ئەوە تا ڕوبەڕووی کارەساتی ئابووری دەبنەوە. لەگەڵ زیانە ئابووریەکانی ئێراندا بەڵام تاران تا ئێستاشی لەگەڵدا بێ وەها خۆی نیشان نادا کە ئابووریەکەی لە خراپی داوە و زیانێکی زۆری داراییشی لێکەوتووە. ئیران کارکتەریکە بتمانەی بە خۆی هەیە و ئەمەش زۆر گرنگە. ئیران کەرەستەیەک نییە بە ڕێوەبەرێتەکەی ترامپ یان هەندێک لە هاوپەیمانەکانی لە کەنداوی فارس و لە ناوچەکەدا یاری پێ بکەن. بڕوا بەخۆبوونی ئیران دەستکەوتێکی ڕاستەقینەی قۆناغی پاشۆڕەشی ئیسلامیە هەروە بەسانایی بەدەست نەهاتووە. هەر بۆیە ئەو هەستەمان دەداتێت کە دەتوانین کاروباری خۆمان بە ئاستێکی بەرزی بەڕامەڕێژیەوە بەڕێوەبەرین. هەر چۆنێک بێت ئەمریکا گرێوی خۆی لەسەر ئەوە کردووە فشارەکان دەبنە مایی ناچارکردنی ئێران تا بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن. چاوی واشنگتن بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری فاتیمە ئامان دەکات. فاتیمە ئەندامی باڵایە لە ئەنجومەنی ئەتلانتیک لە بەشی باشووری ئاسیا. فاتیمە سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن. یەکەم پرسیاریشم ئەوەیە بەڕای تۆ ئێران ئەم سزایانە و ئەم فشارانەی بە ڕژگی وەرگرتووە یان نا؟ Of course, I mean, it's not up to Iran to take the sanctions seriously or not. You know, بێگومان ئەوە ناکەوێتە سەر ئێران بە ڕژد وەری بگرێت یان نا. لەوە تای پێکهێنانی کۆماری ئیسلامیەوە لە ساڵی 1979دا ئێران بە سزا ڕاهاتووە. هەرچۆنێک بێت ئەم جارەیان سزاکان فراوانترن و بواری پیشەسازی نەوتی ئێرانی گرتوتەوە و سیستمی بانکی و هەتا دوایی. ئەمەش کارگەریی زۆر دەکاتە سەر خەڵکی ئێران. هەر بۆیە پێویستە بە گرنگی و ڕژدیەوە وەری بگرن و بەڕاستیش سزاکان کێشەیەکی گەورەی ڕژدن بۆ ئێران. They better take it seriously. It is a serious situation, obviously. I mean, the sanctions. بەڵام ئەگەر بێت و ئێران ڕفتاری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەگۆڕێ کەواتە کاریگەری ئەم سزایانە لە چیا بێ ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران
ینی بە تەواوەتی لە بەرنامە ناوچەکەی نەکشێتەوە وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکا کە هێشتا گومانێکی زۆر هەیە. ئیسرائیلیش بە هەمان شێوە ژمارەیە وڵاتی تریش لە کەنداودا. Historically, sanctions, that's my personal opinion. دەزانی لە ڕووی مێژوویەوە سزاکان هەڵبەتە ئەمە ڕوانینی خۆمە لە ڕووی مێژوویەوە سزاکان هێندە کاریگەر نەبوون تا ڕەفتاری ڕژێمێک بگۆڕن. سزاکان هیچ ئەنجامێکی نەبوو لەسەر سەدام حوسێن، هیچ ئەنجامێکی نەبوو لەسەر کۆریای باکوور. ئێستاش هۆکارێک نابینرێت تا ڕژێمی ئێران ناچار بکات ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت. لە ڕابردووشدا نەیکرد. وەک وتم ئێرانیەکان لەسەر ئەم سزانە ڕاهاتوون. لە ساڵی 2015دا کاتێک سزاکان هەڵگیران بەهۆی ئەو ڕێکەوتنە ناوچەی لە نێوان ئێران و زلهێزەکانی جیهاندا مۆرکرا، ئەو جا دەرکەوت ڕژێمی ئێران بۆتە خاوەنی توانای چەک و موشەکی پێشکەوتوو. لەبەرەوە بەکارهێنانی فشار و سەپاندنی سزا هیچ دڵنیاییەک نادەن. بڵێن ئێران خۆی بەدەستەوە بدات و دەگەڕێتەوە سەرمێزی دانوساندن و دەستبەرداری بەرنامە ناوچیەکەی دەبێت. ئەی چ شتێکە بێ بە متمانە بەڕایتەوە؟ دەزانی ئەنجامەکانی سزاکان وەک لە لێدوانەکانی پەمپەیە وەزیری دەرەوە و ئەوەی جۆن بۆڵتنیش جۆمان لێبوو ئەوەن ئێران ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت و تاران واز لەوانە بێنێت کە لە ناوچەکەدا لە لوبنان و لە شوێنەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیانجوڵێنێت. باوەها ناودێری بکەم کە ڕژێمی ئێران ڕژێمەشی خۆکوژانە نییە، بەڵام ئەوەش نییە کە سزاکان ناچاری بکات بگەڕێتەوە سەرمێزی دانوساندن. با لە بیرمان نەچێتەوە. مەبەستم لەم هەموو جیهانە 5 ئەندامە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان و هەروەها ئەڵمانیاشە لە دانوساندنێکی چڕ و پڕدا بوون و ئەو جا لە ساڵی 2015دا گەشتە ڕێکەوتنەکی ناوکی. بەگشتیش ئەوە شتێکی زانراوە لای هەمووان کە ئەو ڕێکەوتنە پاشەکشەیەکی گەورەی ئێران بوو لە بەرنامە ناوچەکەی. بینیمان یورانیۆمی پیتێنراوی ئێران گواسترایەوە بۆ رووسیا. بەرنامەیەکی چڕ و پڕی چاودێریکردن و پشکنینی بۆ دانرا لەلایەن دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیەوە. ئەو جا دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی بەلانی کەم 12 پشتڕاستی کردوتەوە ئێران وابەستەی ڕێکەوتنە ناوچەکەیە. جا سزاکان و کاریگەریە نەرێنەکانی بۆ خەڵک و بۆ ژیانی خەڵک دەبێت. هەر بووە هیچ دڵنیاییەک نابینم لە ڕژێمی ئێرانەوە بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی وڵاتان بە ئەمریکا و ئیسرائیلیشەوە. وەک وتم بە هەمان شێوەی ڕابردوو سزاکان پاشەکشە بە ئێران ناکەن لە پشتیوانیکردنی ئەوانەی سەربەتارانن. بەڵام پێت نەوتم ئەڵتەرناتیڤەکە چێ بۆ سزاکان بێجگە لە شەڕی ئابووری چ ئەڵتەرناتیڤێکی تر هەیە کە لەگەڵ ئێرانە بەکاربهێنرێ؟ دەزانی بەداخەوە دانانی ئالتەرناتیڤێک نەکەوتۆتە سەر من. تۆ پرسیارەکرد لە من کرد سەبارەت بە ئەگەر و نەگەرەکانی کاریگەری ئەو سەزانەی سەپێنراونەتە سەر کۆماری ئیسلامی ئێران. دەزانی جیاوازێکی سەرەکی هەیە لە نێوان بەرەنجامەکانی سزاکان و هەروەهاش کاریگەریەکانی. ئەم سەزایانە کاریگەری زۆریان هەیە لەسەر خەڵکی وڵاتەکە لەسەر ئابووری ئێران. لە ئێستادا ئابووری ئێران هەروە دێ و بەرەو تێکشکان دەڕوات. نرخی دراوی ئێرانی لەو پەڕی نزمیدایە. کاریگەری زۆری هەیە بەسەر کۆمەلگای سیڤیل لە ئێراندا. کاریگەری بەسەر بزوتنەوەی ژنانەوە هەیە. بەرەنجامێکی کارەساتاویشی هەیە بەسەر ژینگەی ئێرانەوە. بەڵام ئایا ئەمانە هەمووی دەبنە مایە تێکشکانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی وەک ئامانجێکی سزاکان؟ ئایا شکست بە لەشکری ئێران دەهێنێت؟ ئایا خەرجیە لەشکریەکانی ئێران کەم دەکاتەوە؟ هیچ متمانەیەک نییە بڵێن ئەمانە ڕوودەدەن. حەزەکەم بڕێک باس لە وڵاتانی دەوروبەری ئێران بکەین. وڵاتە دراوسەکانیان هەروەها کاریگەری ئەم سزانە لەسەر ئەو وڵاتانە و چۆن بەرامبەر بە ئێرانیش دەکەوێتەوە. لەگەڵ ئەوەشدا تورکیا یەکێکە لە وڵاتانەی بە پێی بڕیاری ئەمریکا بۆ ماوەیەکی کاتی بەخشراوە، بەڵام ئەنکەرە بەردەوامە لە ڕەخنە و ناڕەزاییەکانی خۆی لەسەر سەپاندنی سزاکان بەسەر ئێراندا. تورکیا لەو بڕواایەدایە ئەم سزایانە ڕەوشی ناوچەکە تێک دەدات. لەسەر دۆسیەی سزاکان شتەکان لە ئەلفۆ تا یەی ڕوون نینە. ئێمە وەهای نابینین ئەم سزانە ڕاست بنە، چونکە ئەم بڕیارانە لا ئێمە وەک هەنگاون بۆ مەبەستی تێکدانی هاوسەنگی لە جیهاندا. ئەم سزانە پێچەوانەی یاسانە و دەوڵەتەکان و دیبلۆماسیەتی نێونەتەوەین. جیهان دەخوازێت لە سەر سیستەمێک بژی کە لەسەر بنچینەی یاشتیە. ئێمە نامانەوێت لە سیستەمێکی ئیمپریالیستیدا بژین.
هەڵوێستی تورکیا هەر لە ڕەخنە و ناڕزایی دەربڕیندا نییە، بەڵکو بە ڕاشکاوانش جەخت دەکاتەوە لەوەی سزاکانی ئێران هەر چۆنێک بن و بە چه ئامانجێکیش بن ئەوە ئەنکەرە وابەستەی نابێت. ئەگەر ئێمە گازی سروشتی لێران نەکڕین، ئایا من ڕێگە دەدەم هاوڵاتیانم لە زستاندا ڕق ببنەوە؟ بێگومان نا. ئەگەرەوە دۆسێکە بێت ئەوە ئێمە ناتوانین وابەستەی جێبەجێکردنی ئەو سزایانە بین و ناشتوانین پێی قایل بین. بەپێی ڕایشیکەرەوە سیاسیەکان لە تورکیا ئەم هەڵوێستانەی حکوومەتی وڵاتەکەیان ئەگەر چی جیاوازە لە هەڵوێستەکانی ئەمریکا، بەڵام کاریگەری ناکاتە سەر پەیوەندیەکانیان. تورکیا و ئەمریکا هاوپەیمانێکی دێرین و هەروە بەرژەوەندی زۆری شێ لە نێوان هەردوو وڵات لە ناوچەکەدا، وەک بەرژەوەندی ئابووری و هەروە وزەش. تورکیا ناوێت ببێت بەشێک لەم قەیرانە و لەم سزایانە. ئەنکەرا بە شوێن پارێزراوی و ئاشتیە لە ناوچەکەدا و هەوڵی هێنانە ئارای هاوکاری دەدات لە نێوان ئەوروپا و رووسیا و ئەمریکا و وڵاتانی ناوچەکە. هەر بۆیە تورکیا چاوەڕوانی چارەسەرێکی ئاشتیانەیە بۆ ئەم کێشەیە. بەڵام بۆ زۆرێک لە شیکەرەوە هەڵوێستی ئەمریکا و بڕیارەکانی بەڕێوەبەرایەتی گونجاون و وەک دەڵێن پێشتریش هەمان ئەو سزایانە لەسەر ئێران هەبوون و ئەنجامی ئەرێنیشیان هەبووە. بەڵێ ئەمە هەنگاوە لۆژیکەکەی ترە ئەگە بەڕێوەبەرایەتی ڕەش بێت لەسەر سەپاندنی بەرزترین ئاسی فشار تا ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن. ئەم سزایانە ڕێک هەمان ئەو سزایانن کە یارمەتیدەری بەڕێوەبەرایەتەکەی ئۆباما بوون بۆ گێڕانەوەی ئێران لە ساڵی 2013دا بۆ گەیشتن بە ڕێکەوتنە ناوچەکە. جیاوازی ئەم جارە ئەوەیە پشتیوانێکی کەمتری نێونەتەوەی هەیە و هەروەهاش ڕێکەوتنی دوای ئەم فشارانە فراوانتر دەبێت لە جاری پێشوو. فاتیمە، تورکیا دەتوانێت یارمەتیدەری ئێران بێت لەوەی کە کاریگەری ئەم سزایانەی لەسەر هەر هیچ نەبێت کەم بکاتەوە؟ دەزانی ئەم سزای فلیسکەرە و بەڕاستی زۆر قورسن، هیچ وڵاتێک نییە بتوانێت بە تەنیا یارمەتی ئێران بدات تا لەم سزا هەمەلایەنانەی بێنیتە دەرێ. تەنانەت تەواوی یەکەتی ئوروپاش ناتوانێت ئەو هێزە یارمەتی دەرەبێت بۆ ئێران. هەرچۆنێک بێت تورکیا یان وڵاتانی تری ئاسیای ناوەڕاست یانیش لە باشووری ئاسیا یان ئەفغانستان یان عێراق کە ڕۆڵیان هەیە لەو ناوچەی جیهاندا، لەوانەیە هەر بتوانن ژمارەیەک کاناڵ بۆ ئێران بکەنەوە تا بتوانێت خۆی بژێنێت و نەوت بفرۆشێت. ئەمە ئەو بەشەیە کە تورکیا دەتوانێت تەنها بەو شێوەیە یارمەتی ئێران بدات و ئەنکەرە هەرگیز ناتوانێت ئێران هێندە بەهێز بکات تا بتوانێت بەرەنگاری کاریگەری سەزاکان ببێتەوە. بەڵام وەک وتم لەگەڵ ئەو وڵاتانەی ئاماژەم پێکردن دەتوانێت کاناڵ بۆ ئێران کاتەوە. بەڕای تۆ مەگرفت بۆ ئەمریکا دروست ناکات لە جێبەجێکردنی ئەو سزایانە، هەروەهاش لەو فشاری کە ئەمریکا بەنیازە ینی بە تەواوەتی بخاتە سەر ئێران لە کاتێکە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا وابەستەی ئەو سزایانە نابن. جۆمان لە ڕەجەب تەیب ئەردۆغان بوو، هەتا ئێستاش بە خۆ دەزانی یعنی یەکلا نەبووتەوە ئایا عێراق تا چەندێک بەشدار دەبێت. عێراق یەکێکە لە وڵاتانێک کە بەخشراوە بتوانێت هەندێک بازرگانی لەگەڵ ئێراندا بکە. ینی ئەمانە گرفت بۆ سەپاندنی ئەو سزایانە لەلایەن ئەمریکاوە دروست دەکایان نا. The unique characteristic of this sanctions, of this set of sanctions, is that the secondary impact. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم سزایانە کاریگەریە لابەلاکانی تریەتی. ئەمەش بەمانای ئەوەی هەر لایەنێک یارمەتی ئێران بدات یان بازرگانی لەگەڵ ئێراندا بکات، ئەوە لەلایەن ئەمریکاوە سزا دەدرێت وەک ڕاگەیەندراوە. بە ئەوەش بڵێم ڕەوشی ئەفغانستان لە قۆناغێکی ئێجگار هەستیاردایە. ئێران لەگەڵ عێراقدا لەگەڵ تورکیاشدا ئەم وڵاتانەش پێویستیان بە یارمەتێک هەیە و ئەو یارمەتیش تەنها ئێران دەتوانێت بۆیان دابین بکات. بۆ نمونە لە ئاڵوگۆڕی بازرگانی گازی سروشتیدا ئێران ئەو گازە لە تورکمەنستانەوە وەردەگرێت و دەیدات بە وڵاتانی تر. ئەو وڵاتانەش دەخوازن دەرباز ببن هەر یەکێکشان بە ئەندازەی خۆی بەرژەوەندی لەو بازرگانیەدا هەیە کە لەگەڵ ئێراندا دەیکەن. هەر بۆیە پێم وایە لە کۆتاییدا ئەمریکا جۆرێک لە تێگەیشتنی دەبێت بۆ ڕەوشی ئەو وڵاتانە و چێش دەزانێت لەوانەیە هیچ سزایشی ئەو وڵاتانەش نەدرێت کە درێژە بە بازرگانەکانیان دەدەن لەگەڵ ئێراندا چونکە دەیانەوێت بژین.
بەڵام ئێستا بۆ نمونە وەکو ئەردۆغان ئەڵێ من پێویستم بە نەوتەیە پێویستی بە سوتەمەنیە لەبەرەوەی کە زستان دێ وەکو تۆژ ئاماژە پێکرد و خۆشی وتی خەڵکەکەی پێویستی بۆ سوتەمەنیە بەڵام ئەلتەرناتیڤەیە بۆ حکوومەتی تورکیا بۆ نمونە ئەو نەوتەی کە لە ئێران وەری دەگرێت دەتوانێت لە عێراقەوە وەری بگرێ پێدوانیە لێرەدا شتێک هەبێ کە بڵێم تورکیا مەبەستێکی تری هەیە نەک ئەوەی کە بڵێم یارمەتی دەری ئێران بێ بە خۆ دەزانی ڕکابەری سەرەکین لە ناوچەکەدا. You're right. Actually, that should also be a. تۆ ڕاست دەکەیت و پێویستە ئەوەش ببێتە فاکتەرێکی گرنگ. دەزانی لەوانەیە سبەینش تورکیا ڕوبەڕووی بەرەنگاریەک ببێتەوە لەلایەن جلهێزەکانی جیهانەوە. یەکێک لە نیگەرانە سەرشتیەکانی لەو ناوچەیە هەیە بریتە لەوەی دەشێت هەر یەکێک لەو وڵاتانە لەلایەن ئەمریکاوە سزا بدرێن ئەگەر بێت و بڕیار بدەن. دەزانی ترسێک هەیە لەو ناوچەیە و ترسێکی گشتیشە. هەر بۆیە داوا دەکرێت کە پێویستە ئەو جۆرە هەڵوێستانە ڕابگیرێن. بۆچی تورکیا نەور لە عێراق ناکرێت و لە ئێرانی دەکرێت چونکە سوودێکی زۆری بۆ تورکیا هەیە و زۆر هەرزانتریش دەستی دەکەوێت بەهۆی ئەو ڕەوشەی ئێستای ئێرانەوە جا دەتوانێت دانەوەی قەرزەکان دوا بخات دەتوانێت ئەم ڕەوشەی ئێران بۆ بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت عێراق لە هەمان ڕەوشدانیە جا بەڕاستیش بڵێم ئەوەی تۆ دەیڵیت لە جێ خۆیدایە و ئەگەر تورکیا خۆی بە هاوپەیمانی ئەمریکا دەزانێت دەتوانێت بازار بگۆڕیت و سەرچاوی تری هەبێت بۆ نەوت بەڵام هەر وەگوتم ئەو ترسە گشتیش هەیە لای هەر یەک لە وڵاتانە کە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەمانیش سزایان پسەپێندرێتە سەر. ئەمە هەڵبەتە هەر وڵاتانی ناوچەکە نییە لە ئەوروپاشە ئێستا هەمان گرفت بۆ ئەمریکا دروست بووە. ئەوروپاش بە هەمان شێوە بە گومانەوە لەم سزانەی ئەمریکا دەڕوانێت بۆ سەر ئێران و هێشتاش ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 بە گرنگ دەزانێت بۆ ئاسایشی جیهانی و هەروەهاش بۆ بەرژەوەندیەکانی ئەوروپا. ئێمە ئەم سزایانە بە هەڵە دەزانین وەک هەمیشە لە چەند هەفتە و مانگی ڕابردوودا و چوومانە لە ناوێکیتی ئوروپاشدا لەسەر ئەمە هاوڕاین و ڕێژکەوتوین لەگەڵ دۆستەکانمان لە بریتانیا و فەڕەنسەشدا لە ئەوروپا وەک دەزانن کار بە بەکارهێنانی میکانیزمی نوێ دەکەین تا کارداریەکان لەگەڵ ئێراندا بەردەوام بن چونکە بە تەواوەتی دڵنیاین لەوەی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ئێراندا هەمانە ڕێگە لە تاران دەگرێت لەوەی بگەڕێتەوە بۆ پیتاندنی یۆرانیۆم بە مەبەستی لەشکری بەڕوانینی ئێمە هەر هەنگاوێکی تر ڕەوشەکە بەرەو ئاڵۆزبوون دەبات و دەشبێتە مایەی مەترسی بۆ سەر بەرژەوەندی و ئاسایشی ئەوروپا. یەکێتی ئەوروپا میکانیزمی نوێی داناوە وەک دەڵێ ناخوازێ ببینێ ئابووری ئێران بە تەواوەتیدا دەڕمێ وەک دەڵێن نیگەرانیەکی زۆریشان هەیە لەوەی ئەم سیاسەتەی ئەمریکا بەرامبەر بە ئێران ببێتە ئاگر خۆشکەرەی کێشەی تر لە جیهاندا. هەر بۆیە ئێمە ناچین نەپاڵ ئەمریکاوە لەم سیاسەدەیدا ئێستاش لە پرۆسەیەک داین وەک ئاگایی پێشوەخت دوا بە دوای سەپاندنی تەواوی سزاکان بۆ دڵنیابوون لەوەی ئابووری ئێران بە تەواوەتیدا نەڕمێت و ببێتە مای ناجێگیری کە ئێمە لەو بڕوایە داین هەندێکی زیاتر دەبێت بۆ هێزە ڕادیکاڵەکان ئەمەش دواترین شتە دەمانێت بیبینین. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەوەشدا کەستایشی ئەو ڕێبازەی ئەوروپا دەکات بەڵام دەشڵێت درەنگ کەوت و ئەمریکاش بێڕێزی بە ئەوروپاییەکان دەکات. لە ڕاستیدا پێم وایە ئەوەی گرنگە لەبارەی ئەوروپاوە ئەوەیە قۆناغی ڕازیکردنی ئەمریکایی تێپەڕاندووە. ئەگەر لە بیرتان بێت نزیکەی 6 بۆ 7 مانگ لەمەوبەر ئەوروپا دەیویست ترامپ ڕازی بکات. ڕێبەرانی سەرەکی ئەوروپا سەردانی واشنگتنیان کرد و دەیانگوت بەمە قایلین و ئەمە زێت بکە و دواتر ئەوەیان بکە. بەڵام ترامپ بێڕێزی بە هەر هەمویان کرد و پێوتن هیچ جیاکردنەوەیەک نییە. جا پێم وایە هەر چەند درەنگ بوو بەڵام ئەوروپایەکان تێگەیشتن لەوەی ڕەوشێکی تەواو جودایە. لەگەڵ ئەم هەڵوێستانی ئەوروپادا بەڵام هێشتا واشنگتن هیوای هەیە کە وڵاتان و کۆمپانیەکانیشیان خۆیان لە سزاکانی ئەمریکا بپارێزن. شیکەرەوە وەها باسی دەکەن کە کۆمپانیەکانی ئەوروپا زیاتر بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکادایە نەک کۆماری ئیسلامی ئێران. ئەم کۆمپانیە گەورانەی یەکێتی ئەوروپا ئەوانەی تایبەتن بە سوتەمەنی ئەوانەی تایبەتن بە ئۆتۆمبیل کارداریەکی زۆریان لە ئەمریکادا هەیە و ناشخوازن خۆیان بخەنە بەردەم مەترسی سزاکانی ئەمریکاوە تەنانەت ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان کەناڵەکی داراییش کراوە بێت لەگەڵ ئێراندا. فاتمە بەڕای تۆ ئەوروپا دەتوانێت ڕێگر بێ لە کاریگەری ئەم سزایانە یاخود ئەوروپا دەوێت هاوسەنگێک بپارێزێ لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا.
Yes, they obviously are trying to find, to provide Iran with different channels because to them. بەڵێ لە ڕاستیشدا ئەوروپا دەخوازێت کاناڵی جیاواز بۆ ئێران بکاتەوە چونکە ئەوروپایەکان وهای دادنێن گەشتن بە ڕێکەوتنە ناوچیەکە شتێکی ئێجگار قورس بووە لەبەرەوە نایانەوێت دەستبەرداری ئەو ڕێکەوتنە بن و ناشیانەوێت ئێران لەو ڕێکەوتنە بچەشیتەوە ئەوروپایەکان وەک لە زاری وەزیری دەرەوەی ئەڵمانیا بیستمان سیستمەکی نوێیان یا با بڵێ مکانیزمی نوێیان داناوە بۆ هێندێک لە بانکە سەرچیەکان بۆ بازرگانی کردن و هێنان و بردننی پارە بۆ ئێران ئەمەش بەگشتی ینی هێندێک کاراسانی دارایی بۆ ئێرانە تا بتوانێت پارە بدات و پارە وەربگرێت لە ڕێی ئەو مەکانیزمە نوێیەوە نەک لە ڕێی بانکەکانەوە لە هەمان کاتیشدا سنوورێک هەیە سەبارەت بە چۆنێتی یارمەتیدانی ئەوروپا بۆ ئێران چۆنێتی هەوڵدان بۆ دەرباسکردنی ئێران لەم سەزا کارە ساتاویەیە بێگومان کۆمپانیا گەورەکان هەمیشە ڕێگەیەک دەدۆزنەوە ئەوەی پێویستی بە کۆمەکە کۆمپانیا مامناوەندیەکان و ئەوانیش لە تۆڵەسەندنەوەی ئەمریکا دەترسن ئەگەر بێت و کارداری لەگەڵ ئێراندا بکەن لەو سیستمە نوێی وەزیری دەرەوەی ئەڵمانیا ئاماژەی پێکرد دەشێت دراویتر بەکار بهێنرێت نەک دۆلاری ئەمریکایی لوکزامبورگ و نەمسا ئەم پرۆژەیان هێنا بۆ گۆڕینی ئەو دراوەی بازرگانی پێدەکرێت چونکە ترسیان هەبوو لەوەی ئابووری ئێران بە تەواوەتی دابڕمێت و ئەوەش وەهای کرد ئەڵمانیا و فەڕەنساش بچنە ناو ئەو میکانیزمە نوێیەوە جا ئەوەشمان بیر نەچێت ئەو سوودەی ئێران ئالەمەدا هەیەتی ئەوەیە کە تەواوی کێشەکە دەباتە سەر ئەو دژایەتی بۆ ئەمریکا هەیەتی خۆی ئەمە یەکێکە لە پرسیارەکان ئێران دەوێت چی یاریە بکات لە نێوان ئەوروپا و لە نێوان ئەمریکادا نازانم بەڵام بڵێ لەوانەیە یاریەک بێت بیکات و ناوی لێبنرێت یاری خۆ دەرباسکردن چونکە هیچ ڕێگەیەشی تر لە بەردەم ئێرانیەکاندا نییە بۆ خۆ دەرباسکردن ئەوەی ماویانەتەوە دروستکردنی ژمارەیە کەناڵی بچووکە لە ڕێی تورکیاوە یان وڵاتانی تری دراوسێەوە وەک پێشتریش ئاماژەم پێکرد جا هەرچۆنێک بێت ئێران پێویستی بە پشتیوانی هێزی گەورەترە تا خۆی دەرباز بکات و لەو قەیرانەی تێدایەتی بەهۆی ئەم سزا زۆر قورسانەوە هەرچەندە ئێران پێویستی بەو یاریە نییە چونکە بەڕێوەبەرایەتی لێرە لە واشنگتن ناکۆچی هەیە لەگەڵ هێندێک لە هاوپەیمانە ئەوروپایەکاندا وەک دەیبینین و ئێرانەکانیش سوود لەمە دەبینن ینی بەڕای تۆ ئێران دەتوانێت سەرکەوتوو بێ ئەو کاریگەریانە کەم کاتەوە لە ڕێی بەکارهێنانی ئەوروپاییەکانەوە جارێمە قسە لەسەر ئەوروپاییەکان بکەین ئەتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا درێژە بە ژیانی خۆی بدا ئەتوانێت هیچ شتێک لە سیاسەتی خۆی نەگۆڕێ هەر هەمووشی بە پشتیوانی ئەوروپاییەکان زادەزانی کە ئێرانیەکان شتێک هەیە بە شێوەیەکی زۆر قورس فێری بوون کە هیچ یەک لە هاوپەیمانەکانی هیچ یەک لە وڵاتانی ئەوروپا یان وڵاتانی دراوسێ یان هندستان و پاکستان و چین و رووسیا لە ئەنگری لە ئێران ناکەن لە بەرامبەر ئەمریکادا دەزانی ئەمە دیاردەیەکی نوێ نییە ئەوەمان لە دانوستاندەکانیشدا بینیوە کە لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران دەکران ئەگەر بەباشی لە بیرمان بێت لە سەرەتای ساڵانی 2000دا کە دانوستاندن هەبوو بە بەشداری یەکەتی ئەوروپا و ئەمریکاش ئەوە توێژانە ئەنجامشی ئەوە تۆی نەبوو چونکە ئەو کاتە ئەمریکا خۆی بۆ ڕێکەوتن ئامادە نەکردبوو بەڵام لە کۆتاییدا ئەوروپایەکانیش بەلای ئەمریکادا دانشکاند جابۆیە دەڵێم ئێرانیەکان فێری ئەوە بوون پشت بە هیچ لایەک نەبەستن چونکە تێگەیشتون لەوەی ئەوروپایەکان بۆ نمونە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئەمریکادا دەپارێزن و ئەو پەیوەندیانەشیان ناخەنە دوای بەرنامە ناوچیەکەی ئێران و هێشتنەوەی ئەو ڕێکەوتنە ناوچیە بەڵام فاتمە لە ساڵی 2000 بۆ 2010 زۆرێک لە هاوچەشە سیاسیەکان گۆڕاون لەگەڵ ئەمەشدا بێگومان لەوەی کە هەڵوێستەکانیش دەگۆڕێن پێدوانیە؟ بەڵێ دەرفەتێکی باشەوە ئەوەی تۆش دەیڵێی زۆر ڕاستە ڕەوشەکان زۆر گۆڕانیان بەسەردا هاتووە لە ساڵی 2000ەوە یانیش دواترشەوە بەڵام لێرەدا دەبێت بڵێم کە تەنها یەک پرەنسیپ هەیە بۆ ئەوروپا و باشووری ئاسیا و هەر وڵاتێکی تریش کە ناتوانن ئەمریکا لە دەست بدەن یان دەستبەرداری هاوپەیمانەتی خۆیان بن لەگەڵ ئەمریکادا هەر بۆیە ئەو هەموو ژاوەژاوە لەسەر ناتۆ دەبیسیت یان لەسەر بەڕێوەبەرایەتیش چونکە ئەو هەموو پێکەوە گرێدانەی نێوان ئەمریکا و ئەوروپا هەن پێمان دەڵێت نابێت شتێک بێت لەرزۆک بێت
جا بەڕاستی ئەمە ڕوانینی منە زۆر بە گومانەوە لەوە دەڕوانم ئوروپایەکان لە پێناو ئێراندا واز لە ئەمریکا بێنن هەرچەندە بێگومان دەخوازن بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن ئەوە تا دەبینین زۆرێک لە کۆمپانیا گەورەکانی ئوروپا ئێران جێ دەهێڵن چونکە نانەوێت زیان لە سوودە ئایندەکانیان یان لە بەرژەوەندیەکانیان بدرێت بەهۆی ئێرانەوە یان هەر کارکتەرێکی تری بچووکی ئەو ناوچەیە. بەبڕێکیش باز لە وڵاتانی باشووری ئاسیا بکەین لە وڵاتانی تری جیهاندا و بە تایبەتیش باشووری ئاسیا ئەم سزایانەی سەر ئێران کاریگەری خۆیان هەیە بەڵام واشنگتن گەشتبینە بەوەی وڵاتانی ئەو ناوچەی جیهان وابەستەی ئەو سزایانە دەبن وەک کاربەدەستان دەڵێن تا ئێستا هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە کۆمپانیا گەورەکانی ئەو وڵاتانەدا بە لای ئێراندا دایپشکێنن. بە شێوەیەکی باش سەر و سەودا دەکەین لەگەڵ چین و هندستاندا کە بە ئاستێکی بەرچاو هاوردەکردنی نەوتی ئێرانیان کەم کردوتەوە ئەلبەت زۆر گرنگە سەرچاوی دارایی ئێران ببڕی بۆ دۆسەی ئێرانیش دارایی یانی داهاتی نەوت بەگشتیش وابەستەیمان بینیوە بۆ سزاکانمان پێشببینی ئەوەش ناکەین سزای هیچێکێ لە کۆمپانیا سەرچەکان بدەین چونکە هیچ بەڵگەیەک لە ئارادا نییە کە ئەو کۆمپانیانە بازاری ئێران بە باشتر بزانین وەک لە بازاری ئەمریکا. بۆ وڵاتێکی وەک ئەفغانستانیش وەک دراوسەی ئێران و وەک هاوپەیمانێکی ئەمریکاش لە ناوچەکەدا ڕەوشەکە قورسترە بە بەراورد لەگەڵ هەندێک وڵاتی تری ئەو ناوچەیەدا زۆرێک لە ئەفغانیەکان بە گومان و نیگەرانیەوە لە کاریگەری ئەو سزایانە دەڕوانن بۆ سەر ئابووری وڵاتەکەیان. سزاکان بەگشتی کاریگەریان دەبێت لەسەر ئابووری ئەفغانستان کار دەکاتە سەر نرخی کەرەستە و کەلوپەلەکان هەروەها پرۆسەکانی هاوردەکردن لە ئێرانەوە درێژ دەکاتەوە. بەڵام شیکەرەوە لە گۆشەنیگایەکی ترەوە لەم هەلومەرجەنوێی ئێران دەڕوانن و لەو بڕوایەدان نەکار ئێستا بەڵکو ساڵی ئایندەش ساڵێکی خراپی ئابووری دەبێت بۆ ئێرانیەکان لەو ڕوانگەیەوەی سزاکان هەر لە ئێستەوە ئامانجی خۆیان پێکاوە. پێم وایە یەکێک لە سەرکەوتنە گەورەکانی استراتیژیەتی سزاکان ئەوەیە لە کاتی کشانەوە لەو ڕێکەوتنە ناوەکیە و لەو کاتەشەوە کە سەرۆک ترامپ چۆتە ئۆفیس هەتا ئێستاکە چەندێک زیان لە ئابووری ئێران کەوتووە. دراوی ئێران بەردەوام لە دابەزیندایە بەرامبەر دۆلاری ئەمریکی ئابووری وڵاتەکە لە داڕماندایە هەناردەکردنی نەوتی ئێران ڕۆژانەی 1 ملیۆن بەرمیل کەمی کردووە بەهۆی سزاکانەوە. جابۆیە پێم وایە ساڵی 2019 ساڵێکی گورچک بڕی ئابووری دەبێت بۆ ئێران تارانیش هەستی بە دەستپێکی ئەو سزای ئابووریانە کردووە و وەک دۆسەی ئاسایشی نیشتیمانی خۆشی سێری دەکات و بە شتێکی سەرەکیشی دەزانێت بۆ دەربازبوونی لە هەردوو ڕووی ئایدۆلۆژی و سیاسیشەوە. فاتمە ئێمە بمانەوە نەمانەوێ ناوچەی باشووری ئاسیا باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەمە گرنگیشی زۆر تایبەتی هەیە بۆ ئابووری ئێران بە تایبەتی چین هندستان ینی ئەفغانستان ئەمان جیاواز لە ئەوروپا دەتوانن ئەو کاریگەریان هەبێت لەگەڵ ئێراندا درێژە بە سەر و سەوداکانی خۆیان بدەن دەزانم لە بیرمە تۆ پێشتر ئاماژە بەوە کرد لەو بڕوایان نیت هیچ وڵاتێک کە بەرژەوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا ینی بخاتە پێش یاخ بخاتە دوای بەرژەوەندیەکانی لەگەڵ ئێراندا بەڵام بۆ وڵاتێکی وەکو هندستان چۆن وڵاتێکی وەکو چین چۆن. دەزانی وەک بارشی با و ئێران هەر کاتێک لە ژێرباری سزادا بوو بێت و لەوە تای دامەزرانی کۆماری ئیسلامی ئێرانەوە واتە لە ساڵی 1970ەوە ئێران هێندەی ئەوەی لە وڵاتانی ڕۆژاوا ئوروپاشەوە دوورکەوتوتەوە هێندە و زیاتری ڕۆشتە بەرە وڵاتانی باشووری ئاسیا و لە ئێستاشدا ئێران ڕۆڵەکی گرنگی هەیە لەو ناوچەی جیهاندا. جا ئەو وڵاتانە و بەتایبەتیش هندستان لە بەرژەوەندی درێژخایانیان بوو تا پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا هەبێت. وەک دەزانیت پرۆژەکانی پەرەپێدانی بەندەری چابەهار لەلایەن هندستانەوە دەکرێن و لەم دوایانەشدا لە سەزاکان بەخشرا و دەرفەتێکی دراوەتێ. ڕاستێکی تریش هەیە و بریتە لە پێگە جوغرافیەکەی ئێران کە پێگەیەکی زۆر دەگمەنە کەنداوی فارس دەبەستێتەوە بە باشووری ئاسیا و بە ناوڕاستی ئاسیا و هەروەهاش بە ئوروپاوە. ئەم تایبەتمەندیە بواری جموجۆڵی بۆ هندستان دابین کردو و ئەلبەتە ئەمەش زۆر گرنگە بۆ نیودلهی تا دەستی ڕابگات بە ناوڕاستی ئاسیادا یان بە ئوروپا. ڕێڕەوێک یان دەریچەیەکی باکوور و باشوور هەیە کە مۆسکۆ وڵاتانی ناوڕاستی ئاسیا پێکەوە دەبەستێتەوە لەگەڵ ئێراندا و لەوێشەوە بۆ هندستان. هندستان هەوڵەکی زۆری دا و پێشم وایە لۆبێکی گەورەی کرد وەک هەڵمەتێک لەسەر بەڕێوەبەراتیەکەی سەرۆک ترامپ تا ئەو سیاسەتی بەخشینە بیگرێتەوە.
لە ئێستادا هندستان هەرتەنانەت نەوت لە ئێرانەوە هاوردەی وڵاتەکەی ناکات بەپێی ئەو ڕێگە پێدانەی پێیدراوە بەڵکو بەندەری چابەهاریش کە بای چەندان میلیۆن دۆلارە بێگومان هندستان سوودمەند دەبێت لەم پرۆژەیە و هەروەها وڵاتی ئەفغانستانیش چونکە کابڵ هیچ سنوورێکی ئاوی نییە و دەستڕاگەیشتنی ئەفغانستان بە سنووری ئاوی لە ڕێی بەندەری چابەهارەوەیە. ئەلبەتە ئەمەش بە یارمەتی و کۆمەژی هندستان دەکرێت بۆ دروستکردنی ڕێگاوبان لە ئەفغانستاندا و لە کۆتاییشدا ئەم پرۆژەیە بەشداریەکی بەسوودی دەبێت بۆ ئاسایشی ئەفغانستان. جالبیریشمان نەچێت هندستان هەمیشە لەگەڵ ئەمریکادا دەنجی خۆی دژی ئێران داوە. لە هەموو کۆبوونەوەکانی دەستگای نێونەتەوەی وزە ئەتۆمیدا لە هەموو دانیشتێکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکاندا هندستان لە دەنگداندا لەگەڵ ئەمریکا بووە و هەمیشە لەسەر یەک ڕاستەهێل بوون. ئێستاش هندستان سوود لەم ڕەوشەی ئێران دەبینێت و پێشم وایە دەخوازێت لە پەیوەندیەکانیاندا لە نێوان ئەمریکا و ئێراندا هاوسەنجی بپارێزێت و ئەمەش بۆ چەند ساڵێکی تریش بەردەوام دەبێت چونکە دەیان ساڵە هەر ئاوها بووە. ئەی بۆ وڵاتی چین چۆن؟ وڵاتی چین نمونەیەکی ترە ڕەوشەکە لە پێشبڕچێدایە وەک چۆن هەموو کەس باسی پێشبڕچەی نێوان چین و هندستان دەکەن. چین هەروادێ و پەرە بە بەندەرێکی استراتێژی لەشکریانە دەدات لە پاکستاندا کە دەکرێت بڵێم زۆر نزیکە لە بەندەری چابەهاری ئێرانەوە. چین نەوتی ئێرانی دەوێت و هاوبەشێکی سەرەکی ئابووریە بۆ ئێران. جاوەک باسم کرد هاوشێوەی هندستان چینەکانیش هاودەنگن لەگەڵ ئەمریکادا بەڵام هەمیشە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا هێشتۆتەوە و هەر بە هەمان شێوە بۆ ساڵانی داهاتوش بەردەوام دەبێت. بۆ نمونە ئەگەر بێت و هندستان بڕیاریدا سەداسەد وابەستەی ئەو سزایانەی ئەمریکا بێت و هەموو بازرگانیەک هەموو کۆنتراکتێکیشی لەگەڵ ئێراندا وەستان ئەمریکا دەتوانێت چی بدا بە هندستان لە بەرامبەردا. دەزانی لە ئێستادا کە هەناردەکردنی نەوتی ئێران کەم کراوەتەوە و نرخی نەوتیش لە بازارەکانی جیهاندا بەرز نەبووتەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ زیادکردنی بەرهەمهێنانی نەوت لەلایەن ئەندامانی ئۆپێکەوە. ئەمریکا نەوت دەنێرێت بۆ هندستان و تەنانەت وڵاتی بەرازیلیش تا ئەندازەیەک ڕێژەی بەرهەمهێنانی نەوتی زیاد کرد. بەڵام پێویستە ئەوشمان لە بەرچاو بێت کە ئایا تا چەندەی تر دەتوانرێت ڕێژەی بەرهەمهێنانی نەوت زیاد بکرێت. لەو ڕوانگەی کە دەزانرێت بازار پڕ دەبێت ئەوجا ناچار دەبنەوە ڕێژەی بەرهەمهێنانی نەوت کەم بکەنەوە لێرەدا جارێکی تر نرخی نەوت بەرز دەبێتەوە. بەش بە حاڵی خۆم ئەوە نابینم کە وڵاتی هندستان هەموو بازرگانیەکانی خۆی لەگەڵ ئێراندا کۆتایی پێبێنێت چونکە ئێران شوێنێکی جوگرافی بۆ هندستان دابین کردووە کە هیچ وڵاتی تری دۆستی نیودلهی ناتوانێت بۆ هندستانی دابین بکات. لەبیرمان نەچێت بەرژەوەندی درێژخانی هندستان و ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە وەها دەخوازن ئەم ڕەوشەی نێوان نیودلهی و تاران بپارێزرێت. بۆیە ناتوانمەوە ببینم کە هندستان دەستبەرداری هەموو شتێکی دەبێت لەگەڵ ئێراندا و ئەوەش ڕاستە کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکادا ناکاتە قوربانی. و هێندە نەبێت هەوڵ دەدات وەک ناوبژیوانێک بێت لە نێوان واشنگتن و تاراندا و ئەوەش گرنگە کە یەکێک لە وڵاتانەی بەخشینەکەی بەڕێوەبەراتیەکەی ترامپی گرتوویەتەوە هندستانە و دەرفەتیشی دراوەتێ بۆ پرۆژەکانی چابەهار. بەڵام وەک وتم ڕەوشەکە هەرچۆنێک بێت ناگاتە ئەوەی پەیوەندەکانی نێوان هندستان و ئێران ڕابگیرێن یان کۆتاییان پێبهێنرێت. ینی من پرسیارەکەم و کوشتیانێک بوو بەس تەنها ئەگەر شتێکی وە ڕوو بدا. کەم نین ئەوانەی وەها بیر دەکەنەوە ئەگەر بێت و دەرفەت بۆ ئێران نەمێنێتەوە ئەوە دەشێ وەک دەڵێن ئەم شەڕە ئابووریە وەرپچەرخێت بۆ قەیرانی نەخوازراو. ئێرانیەکان لە ساڵی 1970 لە ژێر سزادان جابۆیە لە سەری ڕاهاتوون بەڵام پێویستە دانیش بەوەدا بنرێت ئەم سزایانە قورسترین سزان سەپێنران بەسەر ڕژێمی ئێراندا. پێویستە چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدات چونکە تا ئەو شوێنەی ئێران بتوانێت نەوت بفرۆشێت و پارەی دەست بکەوێت ئەوە ئێرانیەکان بژارەی سیاسی و دیبلۆماسی بەکاردەهێنن. ئەگەر ئەوەش نەمێنێت ئەوە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕژد دەبینین بە شێوەیەکە کەس لەم کاتەدا نایەوێت بیبینێت. شیکەرەوە وەهایی بیر لێ دەکەنەوە ئەو ژمارە وڵاتەی بۆ ماوەیەکی کاتی دەرفەتیان دراوەتێت تا بە ئەندازەیەکی سنووردار درێژە بە بازرگانیکردن لەگەڵ ئێران بدەن زەمینە ڕەخسان نییە کە تا ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن هەرچەندە ئاگاهیش دەدەن لەوەی دەشێ ئێران کاردانەوەی تریشی هەبێت.
وابەستەی ئێران بە ڕێککەوتنەکەەوە لەبەر ئەوەیە بە ڕێککەوتنێکی نێونەتەوەی دەزانن و هەر ئەوە نییە لەگەڵ ئەمریکادا مۆرکرابێت لەبەر ئەوە دەبینیت لەگەڵ ئەوروپایەکان و چینیەکان و رووسایەکانیش وەک هاوبەشکار دەکەن پێم وایە ئەو بەخشینەی سەرۆکی ئەمریکا دابووی وەک ڕێگەیەکی ترت تا بڵێت ئێستا کاتی دانوستاندنە بێگومان هەر ڕاگررتنێکی نەوت و ڕێگەگرتنێک لە سەرچاوە داراییەکانی ئێران ئەوە لەوانەیە ببێتە مایەی ڕوبەڕووبوونەوەی لەشکریانە لە ناوچەکەدا و پێشم وایە ئێرانیەکان هەرگیز دوودڵ نابن لە ئاوەها هەنگاوێک چونکە ئێران بە پەلاماردانی سەروەری خۆی سێر دەکات. فاتیمە بەڕای تۆ دەرفەتێک ماوەتەوە بۆ چارەسەریەکی دیپلۆماسیانە یاخۆ با بڵین کە دیپلۆماسی بتوانێت ڕۆڵی خۆی ببینە ئەمریکا پێدا ئەگرێت لەسەر ئەوەی کە دەبێت کۆماری ئیسلامی ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن و هەتا ئێستاش ئێران ئاماژەی شیوای پیشان نەداوە پێ وایە دیپلۆماسی چارەسەری بکات؟ دەزانی لە ئێستادا ئێران جیاوازەکان و کەلێنەکانی نێوان ئەمریکا و یەکەتی ئەوروپا بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاردەهێنێت و هەر ئەمەش وهای کردووە بە باشی بزانێت لە ڕێکەوتنە ناوچەکەدا بمێنیتەوە چونکە چەندێک بمێنیتەوە ئەوەندەش دەتوانێت بەلانی کەم پشت با پشتیوانی سیاسی ئەوروپایەکان ببەستێت. بەڕێوەبەرایەتیش لێرە لە واشنگتن گۆڕانکاری لە هێندێک ڕەهەندا کردووە بۆیە دەکرێت بڵێم هێندێک بوار بۆ دیپلۆماسی ماوەتەوە. چێ بەبیریدا دەهات سەرۆک ترامپ لەگەڵ کیم جۆنگ ئۆن سەرۆکی کۆریای باکووردا کۆ ببێتەوە. بەڕاستیش بڵێم بخۆمەوە بە دوور دەزانم ناشزانم چۆن هاوکاتی جیاوازەکانی نێوان ئەمریکا و یەکەتی ئەوروپا و کۆماری ئیسلامی ئێرانیش لە ڕێکەوتنەکەدا بمێنیتەوە و بشگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن نازانم ناتوانمەوە ببینم. بەڵام ئەگەر ئێران بەردەوام بێت لە سەرکردە وروژێرەکانی وەک ئەو تاقیکردنەوە موشەچەی لەم دوایانەی ڕابردوو کردی یان ئەگەر هەڕەشەکانی خۆی بەجێ بگەێنێت و لە ڕێکەوتنە ناوچیەکە کشایەوە یان بەردەوام بێت لە تاقیکردنەوە موشەچەکانی و ئەگەریش جیاوازەکان لەگەڵ یەکەتی ئوروپادا زیادیان کرد ئەوا دەتوانم بڵێم ئێران هاوبەشێکی نامێنێت و ناتوانێت چیتر پشت بە هیچ کارکتەرێک ببەستێت. جابۆیە ناتوانم بڵێم دەست دەکاتەوە بە دانوستانێکی کلاسیکانە و لێرەدا لەوانەیە بە شوێن ڕێگەیەکی نوێی وتوێژکردندا بگەڕێت هەرچەندە لە ئێستادا هیچ ئاماژەیەک نییە بڵێت دەست دەکەنەوە بە دانوستاندن چونکە پشتیوانیە موراڵیەکەی یەکەتی ئوروپا وڵاتانی تریشی هەیە لە جیهاندا. پێ وایە ئەگەر فشارەکان ببنە مای ئەوەی کە سەرچاوەکانی داهاتی ئێران بە تەواوەتی دابخات و ئێران بخاتە ژێربارێکی هەر ئێژگار قورسەوە قورستر لەمەی کە ئێستا تایەتی پێت وایە بەرەو شەڕێکی نەخوازرا و بڕوا لەو ناوچەی جیهاندا؟ هیوادارم وانە بێت ئەمە یەکێک لەو شتانەیە دەچێتە خانەی پێشبینی نەکردنەوە هەنگاوەکانی ئێران چۆن دەبن و ئایا ئەمریکاش زۆرە کاردانەوەیەکی دەبێت بەرامبەری یانی سڕێ و شوێنێک دەگریتە بەر ئەگەر شەڕیش ڕوو بدات ئەوە پێم وانییە شەڕێک بێت بە شێوە کلاسیکەکەی و ئەمریکا دەست بکات بە شەڕ لەگەڵ ئێراندا لەوانەیە ئەو شەڕە لەگەڵ عەرەبستانی سەعودیدا ڕوو بدات یان لەگەڵ وڵاتێکی عەرەبی تردا لە کەنداوی فارس ئەمانە زیاتر پێدەچن و ئەوجا ئەمریکا لەوانەیە بێتە ناوەوە بەڵام ئەگەر ئەو سناریۆش ڕوو بدات سناریۆی بە یەکدادانی ئێران و عەرەبستانی سەعودیە ئەوە دەبێت ڕازگۆ بم و بڵێم نازانم ئەمریکا چەندێک بەشداری دەبێت لە ئەو هاشەڕێکدا لە نێوان ئێران و وڵاتێکی کەنداوی فارسدا ئەلبەت پێویستە ئەوەش بڵێم قەیرانێکی لەم شێوەیە نە لە بەرژەوەندی ئەمریکادایە و نە لە بەرژەوەندی ئیسرائیلیشدایە لەم کاتەدا ئەو شەڕە بکرێت و هیواداریشم ڕوونەدات. یعنی بەمانایشکە پێمەڵی شەڕەکە شەڕێکی لە بریە بێ ئەوە نیە شەڕێکی ڕاستەوخۆ بێ لە نێوان ئەمریکا و ئێراندا لەوانەشە ئێران حەزبوڵڵا بەکاربێنێ بۆ زۆر ئامانجی تر. وەک بارێکی باو ئەمەیان کردووە لەگەڵ حزبوڵڵا لە ڕێ پشتیوانیکردنی حەماسەوە یان ئەوەی لە یەمەن دەیکات ئەوە یەکێک لەو بژارانەی ئێرانەکان هەیەە لە کاتێکدا هیوای بەڕێوەبەرەتیەکەی ترامپ زیادکردنی فشارەکانە لەسەر ئێران تا ئەو ئەندازەیەی نەتوانێت دارایی بۆ حیزبوڵڵا دابین بکات بەڵام ئەزمونونەکانی ڕابردوو پێمان دەڵێن سزاکان نەبوونەتە مایە ڕێگرتن لەو جۆرە جم و جۆڵانەی ئێران جا ئەو سزایانە هەر چەندێکیش قورس ببن و دەشزانرێت کە پێشتر هاوڕاییەک هەبووە لەسەر سزاکانی ئێران و سزای ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتووەکان بووە ئیتر ئەو سزایانە ئێران ڕاناگرێت لەوەی دارایی بدات بە حیزبوڵڵا و لایەنەکانی تری سەر بە ئێران
هەر بۆیە نازانم ئەم سزانە چۆن ئێران دەخەنە گۆشەیەکەوە و وەهای لێ بکەن ئەو جۆرە پشتیوانیانەی خۆی ڕابگرێت. بەڵام بەدڵنیاییەوە ئێران حزبوڵڵا و ئەو میلیشانەی تری ساڵانێکە بە شێوەیەکی بەرچاو پشتیوانیان دەکات بەکاردەهێنێت تا بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل بکەنە ئامانج. پێویستە ئاماژەش بەوە بکەم کە ئێرانەکان خۆیان خستۆتە بارێکی زۆر ئاگاهیەوە و نانەوێت شت بوروژێنن. ئەلبەتە بێ لەو تاقیکردنەوە موشەچەی کردویانە کە بەدڵنیاییەوە نەکەوتە خانەی خزمەتکردنی بەرژەوەندەکانی ئێرانەوە. بێلەوە دەبێت بە ئارامی و بەوریاییەوە ڕفتار بکەن نەک ئەوەی شتێکی وەها بکەن وروژاندنی بەدووادا بێت. فاتمە زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن زۆر سپاس دەکەم. تا بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموون.